بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەندروستی سڵاوتان لەبێت. هەروەک چۆن پشکنینەکانی تاقیگە هاوکاری پزیشکان دەکەن لە دەستنیشانکردنی نەخۆشیەکان یاخود وەرگرتنی زانیاری سەبارەت بە بارودۆخی نەخۆشەکان بە هەمان شێوە ڕێگایەکی دیکە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکان بریتە لە وێنەگرتنی تیشکی ئەوەی کە لە نێو خەڵکیدا بە ئەشیعە ناسراوە. هەر لە ئەشیعەیەکی سادەی ڕەش و سپیەوە تاوەکو بگات بە وێنەگرتن بە لەرەلەری موگناتیزی MRI یاخود CT سکان کە بە هەمان شێوە ئەمانش هاوڵاتی بە ئەشیعە تەنووری ناویان دەبات. لەم بەرنامەیەدا تیشک دەخەینە سەر ئەم ئەشیعانە هەر یەکەیان بزانین سوود و زیانیان چییە و چ کاتێک پێویستە ئەنجام بدرێت. هەروەها باز لەو ڕێگایانە دەکەین کە وێنەگرتنی تیشکی CT سکان یاخود MRI یان پێ ئەنجام دەدرێت. لەگەڵمان. کاتێک پزیشکێک ئەشعەیەکی ئاسایی ئەکسڕەی یاخود MRI CT سکان یەکێک لەوانە بۆ نەخۆشێک دەنووسێ، نەخۆشەکە دێتە ئەو جێگایی کە وێنەگرتنە تیشکەکەی تا ئەنجام دەدرێت. وێنەگرتنە تیشکەکان یاخود ئەشعەکان لەلایەن کەسێکی شارەزا لەو بوارە ئەنجام دەدرێت، پێی دەوتێت تەکنیشن لە بواری وێنەگرتنی تیشکی یاخود کارمەندێکی تەندروستی کە شارەزایی هەیە لە وێنەگرتنی تیشکی. ئێستا من هاتوومە سنتەری تیشک لەگەڵ بەڕێز کاک بەرزان کارمەندی تەندروستی شارەزا لەو بوارە قسە دەکەین تا بزانین لەم سنتەرە چی لێیە و بە چ ڕێگایەک هەریەکە لەمانە ئەنجام دەدرێت. کاک بەرزان سپاس بە ئامادەبوونت. سەرەتا بەخێر بن سەر چاو، سپاس بە ئەم دەرفەتە. ئێرە سنتەری تیشکە لە نەخۆشخانەی بەخشین. لێرە لە سنتەرەکەمان کۆمەڵێک ئامێری پێشکەوت و ستافی شارەزا ئیشەکەن. ئەتوانم بڵێم زۆرینەی زۆری ئەو وێنانی کە بە تیشکی ئەگیرێ، واتە ئەو ئەشعانی کە داوا ئەکرێت لەلایەن دکتۆرەکانەوە زۆرینەی زۆری لێرە ئەکرێ و هاوکات لەگەڵ بەڕێزت ئیشەڵا وردە هەنگاو بە هەنگاو بەشەکان ئەبینین و ئەناسین. چی تا ئەنجام دەدرێت ئەگەر پێمان بناسێنی بەشەکانە و تیشکانە؟ بە شێوەیەکی سەرەکی 4 ژووری سەرەکیمان هەیە کە ئەم ئیشانی تیاکرێ. یەکەمیان ئەشعەی دیجیتاڵی ئاسایی، ئەوەی پێوترێ ئەشعە ڕەشوسپی لە دەرەوە. دووهەم ئەشعەی مەمۆگرافی کە بۆ سنگی ئافرەت بەکارێت. بەشی سێەم CT سکانمان هەیە ئەشعەی تەنووری. بەشی چوارەم بەشی MRI ئەشعەی مغناتیسی پێوتێت. ئەم 4 بەشە بە سەرەکی لە سنتەرەکەیە هەیە و جۆرەها فەحسی جۆراجۆری پێ ئەکرێت. واتە هەریەکە لەو بەشانە بۆ نمونە MRI یا CT چەندین شێوازی تایبەتی هەیە هەمووی ئەنجام دەدرێت. بێگومان ئێمە بۆ هەموو لاشە بۆ هەموو بەشەکانی جسم لە هەر یەکێک لەم 4 بەشەی کە باسمان کرد ئەکرێت. زۆر باشە. پێم خۆشە سەرەتا بڕۆینە بەشی وێنەگرتنی تیشکی ڕەش و سپی یاخود ئەکسڕەی با بزانین چۆن ئەنجام دەدرێت. بەسەر چاو. ئەم جیهازە بڵێن جیهازی وێنەگرتنی تیشکی دیجیتاڵە. بەڵێ. ئەگەر پێمان بناسێنی بەشەکانی بۆ چۆن ئەنجام دەدرێت؟ ئێرە ئەو ژوورەیە کە نەخۆشیەت وێنەی تیشکی ئاسایی بۆ گیرێواتە ئەشعەی ئاسایی. بەڵێ. نەخۆش سەرەتایەتە ژوورەوە، ئەمە مێزێکە، ئەو نەخۆشانی لەسەر مێزەکە ئیشیان بۆکرێ. لێرە لەسەر مێزە پاڵەکەوێ نەخۆشەکە بەم شێوەیە لێرە ئەیجوڵێنین بمانەوێ هەر شوێنەوێ بۆ هەر شوێنێکی نەخۆشەکە بێ. ئەمە تیوبی جیهازەکەیە. لێرەوە لەم بەشەوە ئەشعەکە دەرەچێت. لێرەوە ئەو تیشکەی کە ئەدرێت لە لێرەوە ئەم تیشکە دەرەچێت. بەڵێ لێرەوە تیشکە دەرەچێت ئەچێتە سەر جسمی نەخۆشەکە. لەسەر جسمی نەخۆشەکە ئێمە لێرەوە سکرینێکمان هەیە. ئەو بەشەی بە جسمی نەخۆشەکە تێپەڕە بێ ئەچێتە سەر سکرینەکە. لە هەمان کاتا ڕاستەوخۆ لە کۆمپیوتەرەکە لەو دیوەوە دەریاخات لەر. بەڵێ ئەمە ئێمە دیجیتاڵیە، ڕاستەخۆ لەسەر کۆمپیوتەرەکە ئیمەیجەکە ئەبینین، وێنەکە ئەبینین کە چیمان بۆ ئەم نەخۆشە کردووە. بەشێکی تر لە جیهازەکەمان کە ئەم تیوبە ئەسۆڕێت بەم شێوەیە نزمیەکەینەوە بە پێی باڵای نەخۆشەکە یەت بۆ سەر ئەم سکرینە لێرە. ئەمە بەشی چێستاندی پێڵێن، واتە بەشی سنگ عادەتەن ئیشی کەشی پێ ئەکرێ. لێرە ئەم سکرینەمان هەیە، نەخۆشەکە یێتە بەردەم ئەم سکرینە بەم شێوەیە یان بە پشتەوە بەم شێوەیە ئەو ئەستێ لێرەوە ئەشعەی سنگی بۆ ئەنجام تاوەکو ئەشعەی سنگ یا هەر جۆرێکی تر ئیمل بێ، ئی سەر بێ، ئی دەست بێ، هەر شتێک بێ پێ ئەکرێ. لێرەوە تیوبەکە بەم شێوتمان ڕۆتێشنی پێەکەین، ئەیجوڵێنین ئاراستەی ئەکەینە ئەو شوێنەی کە نەخۆشەکەی لێیە. لێرە شەوەکو هەمان ئەو باسمان کرد سکرینێکەیە لەناو ئەمەیە ڕاستەخۆ ڕەبتە بە سەر شاشەکەەوە. لێرە هەر ئەشعەیەک هەر جارێک ئەشعەیەک ئەگرین ڕاستەخۆ چێتە سەر شاشەی کۆمپیوتەرەکە لەو سەر.
تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. ئەمەش ئامێری سیتیسکانە، جۆرێکترە لە ئەشعەکان بە بەراورد بە ئەشعی ئاسایی زۆر زیاترە، واتە نەخۆش لێرە زۆر ئەشعی زیاتری بەرەکەوێ لەبەر چەند هۆکارێک. یەکەم ئێمە لەوێ کاتی ئەشعە بۆ نەخۆشێکگرین یەک ئەشعە یەک وێنە دەرەچێ، بەڵام لێرە 300 400 تا 1000 ئیمەیج وێنە دەرەچێ. ئەمە شایە مەشهور بە ئەشعی تەنووری، شێوە جیهازەکە بەم شێوەیە نەخۆشەکە لێرە پاڵەکەوێ لەسەر ئەم مێزە، سەری بۆ ئێرەوە بۆ کۆمەڵێک لە فەحسەکان و هەیشە سەری بۆ دەرەوە بەعکسەوە، دواتر نەخۆشکە لێرە پاڵەکەوێ و دوای ئەم مێزە بەرزە بێتەوە بەم شێوەیە. کە مێزەکە بەرزە بێتەوە تا ئاستێک کە پێویست کات پاشان ئەچێتە ناوە. واتە نەخۆشەکە ئەو بەشەی کە ئەمانەوە ئەشعەکەی بۆ بکەین ئەبێ بچێتە ڕێکی ئەم مەسافەیە. واتە بۆ نمونە ئەگەر ئەشعەیەکی مێشک بۆ نەخۆش بکەن، سیتیسکانێکی مێشک، سەری نەخۆشەکە دەچێتە ژوورەوە، پاشان لەم جێگا بازنەیە تیشکەکانی بەرەکەوێت. ئەم شوێنە پێی ئەوترێت گەنتری، شوێنی دابەزاندنی تیشکەکەیە بۆ سەر جسمی نەخۆشەکە، بۆ سەر ئەو شوێنی کە ئەمانەوێت وێنە تیشکەکەی بۆ بگرین. بە پێی نەخۆشەکە بۆ نمونە نەخۆشێکمان هەبێ مانەوێت برینێکی بۆ بکەین، برین سیتیسکانێکی بۆ بکەین، واتە ئەشعەکی سەری بۆ بکەین. نەخۆشەکە پاڵەکەوێ ئاسایی سەری لێرە دانین، سەری ئەبێ بکەوێتە ئەو ئاستەی کە ئەشعەکە داهەڵبەزێ. بە پێی تەکنیکی خۆمان لێرە ئەخێنە ئەو ئاستە، ئەمە گڵۆپێکی سوورمان هەیە، لێرە بەم گڵۆپە سوورە سنتەری بۆ مەزبوط دەکەین و بەم شێوەیە داێنین. زۆر باش. کاک بەرزان، سیتیسکان وەکو کات چەندێکی پێچێت؟ کاتی زۆر کەم پێچێ، یعنی لە دقە تا 5 دقە لەو مەسافەیە، ئەوەندە دەمێنێت کاتی زۆر کەم پێچێ، بەڵام وتمان لێرە ئەشعە زۆر دابەزێ. مەترسی سیتیسکان بۆ ئەو کەسانی کە دکتۆر بەیان ئەنووسێت ئەشعەیان زۆر بەرەکەوێت. بەڵێ بەدڵنیایەوە مەترسی و ئەو زیانانەی کە تیشک هەیەی زیانی سیتیسکان لە هەمووی زیاترە لەبەرەوەی زۆر. ئەگەر باسی زیانی تیشک بکەین ئەبێ جارێ وازە ئەشعی ئاسایی بهێنین بین باسی سیتی بکەین، چکە ئەوەندەی لێرە مەترسی بۆ سەر گیانی نەخۆش هەیە لە ئەشعی ئاساییان نییە، بە بەراورد بە 100 ئەوەندە 90 ئەوەندە 200 ئەوەندە زیاترە. بەڵێ بەڵام لە هەمان کاتدا کاتێ نەخۆش ئامادەیە ئەم زیانە بەرخۆی بکەوێت و ئامادەیە بچێتە ژێرباری ئەو هەموو تیشکەوە، کاتێک لە ڕووی زانستیەوە پێویستی بە وێنەگرتنە هەبێ یاخود بێگومان مەبەستەکەی من ئەوە بوو ئێمە لە بینی دووشتین لایەکیان پێمان ئەڵێ زیانی هەیە، بەڵام لایەکیان پێمان ئەڵێ ئەم کەسە نەخۆشە. ئەگەر ئەم وێنە تیشکەی بۆ بگری ئەگەیتە چارەسەرێکی زۆر گەورە، دەستنیشانکردنێک بۆ نەخۆشیەکەیە. وەک دەبینن نەخۆشەکە لە ژوورەوە بڵێن لە ناو جیهازەکەدا دەبێت پاش ئەوەی کە تیشکەکەی لێ دەدرێت بۆ ئەوەی سیتیسکانەکەی بۆ بگیرێت. ڕاستە و خۆ دوای چەند خولەکێک وێنەی تیشکی مێشکی نەخۆشەکە دێتە سەر ئەم شاشەیە، پاشان ئەو کەسەی ئەو بەڕێزەی لێرە وێنەکەی بۆ گرتووە دەتوانێت بە هەموو شێوەیەک بە کۆمپیوتەرەکە تەحەکومی پێوە بکە هەموو سێکشنەکان یاخود هەموو ئەو بەشانەی مێشکی نەخۆشەکە کە وێنەی بۆ گیراوە دێتە سەر کۆمپیوتەرەکە و دواتریش بە شێوەی ئەشعەیە کار دەدرێتەوە بە نەخۆشەکە. وەک دەبینن ئەمانە سێکشن بە سێکشن یاخود بەش بە بەشی مێشکی نەخۆشەکە لەسەر تا خوار وێنەی دەگیرێت تاوەکو بزانرێ ئایا هەرگرەیەک یاخود خوێنبەربوونێک یا بۆ هەر مەبەستێکی دیکە ئەگەر وێنەگرتنەکە تۆمار کرابێ پێمان دەڵێ و دەبینرێت. بەڵام پێویستە پزیشکی پسپۆڕی تیشک و سۆنار ئەو پزیشکانی کە پسپۆڕ نەخوێندنەوەی ئەم وێنانە وێنەکان بخوێندنەوە و راپۆرتی لەسەر بنووسن. ئەگەر سەرنجی ئەم وێنەی ئەم لا بدەن ئەمە هەموو بەشەکانی مێشکی نەخۆشەکەیە، واتە هەموو ئەو سێکشنانە هەموو ئاستەکانی مێشکی نەخۆشەکە لێرەیە تۆمار کراوە ئەو نەخۆشەی کە لە ژوورەوەیە و سیتیسکانی مێشکی بۆ ئەنجام دراوە. هاوتاوسمان MRI ئۆپەرەیتەر شارەزای وێنەگرتنی لەرەلەری موگناتیزی باسی
ئەشیعە تەنووری MRI مان بۆ دەکات. ئەو چارەخوازێک بۆ لای ئێمە ڕەچەتەیەکی پێەیە پێویستە بەپێی ئەو ڕەچەتەیە چی بۆ نووسیوە ئەو دکتۆری کە ئینێرێ بۆ لای ئێمە بەپێی حاڵەتەکەی ئەو ڕسمەی بۆ ئەگرین چەند بەشێکە چەند ڕسمێکی زۆرە ئێمە پێڵین سکوێنس چەند سکوێنسێکی زۆری بۆ دەگرین بەپێی ئەوە ئیتر دەرەکەوێت کە ئەو نەخۆشە چیەتی دکتۆری تشخیصیشمان هەیە دکتۆری ئەشعە و سۆنەر بەپێی ئەو حاڵەتی کە دەرچووە لەو ڕسمانەیە دەرەکەوێت تشخیصێکە ئەخرێتەوە ئێمە تەکنیشنی ئیشەکە ئەەکەین ئۆپەرەیتەر ئیشەکان ئەەکەین بەعام ئەکرێ بە چەند فلیمێک ئەکرێ بە CD بەپێی ئەو حاڵەتی و نەخۆشە تشخیص ئەکرێت. زۆر باشە وەک ئامادەکاری نەخۆشێک وا دابنین ڕەسەتێکی بۆ نووسراوە پێویستە ئەشیعە تەنووری موگناتیزی یاخود MRI بکات. ئێوە ئامادەکاری چی ئەڵێن بە نەخۆش پێشووتر لە ماڵەوە یا لێرە ئەنجامی بدە؟ بەپێی فەحسەکەیەتی بۆ نمونە چەند فەحسێک هەیە ئەگەر بۆ ناوسکی بێ بۆ چەند بەشێکێتی پێویستە فاستین بێ و کۆڵە نان نەخوا لە دەیشەوە ئەمە بۆ چەند بەشێک بەڵام بەعام ئەتوان بڵم لە سانەوەی پێویستی بە حازرکردنیە لە ماڵەوە تەنها ئەوەیە جلوبەرگەکانی وەکو لەم ڕسمەیە ئەگەر بیبین خۆتان پێویستە ئاسنی پێوەنە بێشتی ئاسن ئەمە بە پێوەی کە مغناطیزە ئەم جیهازە مغناطیزێکی گەورەیە نەخۆشەکە ئەخرێتە ناو ئەو گانتریەوە ئەو بەشەی کە ئیتر بە مغناطیز دەوری جسمی نەخۆشەکەی راوە لەسەرەوە ئەساسەوەرە نابێ هیچ شتێکی ئاسنی پێوەنت بێ بۆ نمونە کە نەخۆشکا چێتە ژوورەوە عادەتەن جلی دیسپۆسەبڵ لە بەرکات جلێ لە بەرەکات ئیتر بەکار نایەتەوە پێویستە سعاتی پێنەبێ مۆبایڵی پێنەبێ چەند ئەکسسوارات توشتیوە بەڵێ پێویستە شتانی پێنەبێ بەنسبەت ئاڵتونەوەتیاری بەس بەنسبەت ئاسنەوە بێ میتاڵ نەبێ بە هیچ شێوەیەکی چی دیکە لەو شتانی کە پێویستە نەخۆش نەیبێت ئەگەر هەیبێت مشکلەیە بۆی ئەنجام بۆ نمونە هەنێ نەخۆش هەیە دانی زەرع کردووە ئەگەر بۆ ئێمە بۆ سەری بۆی بکەین ئەوە ئەبێ ئەو نابێ ئەو فەحسی بۆکەین یا هەیە تەقویمی داناوە بۆ دانی چونکە لێرە پێوتە ئارتیفاک لێرە چەند ڕسمەکە تێک ئەیات بەو شێوەیە ئەوانە بازێ نەخۆشێکیش هەیە کە پیسمیکەری بۆ دانراوە ئەمەلیاتی دڵی بۆکرۆ ڕێخەری دڵی بۆ دانراوە ئەتوانی بڵین بڵێ ئەنجا هەیە بۆ نمونە تۆپی ڕانی بۆ گۆڕاوە یا تۆپی ئەژنۆی بۆ گۆڕاوە قاچی ئەوانە ئاسنی پێویستە بۆیان ئەنجام نەدرێت یا پێویستە بۆیان ئەنجام نەدرێت یا ئەوە تا زۆری بەسەر ڕۆشتوی عملیاتەکە یا ئەوە تا ئێمە ئەینێرین ئەشعەیەکی ڕۆشتپێگرین بزانی ئەو مادەیە چیە ئاسنی تاوە یا تیتانیۆمە بەپێی ئەگۆڕێ بەڵام بەعام هیچ مشکلەی نیە MRI فەحسێکی ئاسانە بە زۆری نەخۆش باز لەوە دەکەن کە دێن ئەشیعە تەنووری موگناتیزی MRI گرن ئەترسن ئایا حاڵەتی واتان توش بۆ نەخۆش لەبەرەوەی زۆر دەمێنێتەوە بترسێت؟ بەعام خەڵک بەعام لی ترساوە لە دەرەوە بەڵام زۆر کێنە ئێرە زۆر لایەن ئاسانە ئەڵێ زۆر عملیەکە ئاسان بوو کەمی پێچە جاران زۆری پێچە بەپێی فەحسەکە ئەگۆڕ ئەتوانم بڵم لە 10 دقەوە بۆ چارەکێ بۆ 20 دقە ئەو پەڕی و ساعتی زۆری پێ ناچێت نەخۆشەکە و زۆر ئاسانە. جیهازە تازەکان فەرقی چییە لەگەڵ کۆنەکان؟ فەرقی ئەوەیە بۆ جاران داخرا بوو ئێستا کراوەترە ئاسانترە ئەگەر دەنگێکیشی بێت تۆ زێ دەنگی بەرزە دەنگی ئەو بە MRI وان ئاسراوکە دەنگێکی لێوەیەت ئێمە هێدفۆنێکەکەینە گوێچکەیان ئەو دەنگە کپەکاتەوە بە تەواتی دەنگەکە ئیزعاجیان ناکە بەعام ئێمەش متابعی نەخۆشەکە ئەکەین لێرەوە و کامێرامان هەیە بە تەواتی نەخۆشەکە ئەبینین و سپیکەرمان لەلایەک ئەتوانی قسەی لەگەن لە ڕێی ئەو هێدفۆنی کە لە گوێی نەخۆشەکەیە. دکتۆر کۆسار شیروان پزیشکێکی پسپۆڕی تیشک و سۆنار باز لە وێنەگرتنە تیشکیەکان و سوود و زیانەکانیمان بۆ دەکات. ئەمانەوە سەرەتا وەک پزیشکێکی پسپۆڕی تیشک و سۆنار بە کورتی باسێکی ڕێدیۆلۆژی یاخود بواری تیشک و سۆنەرمان بۆ بکەیت. بەخێر بێناخوا خۆی تەڵان ئێمە بەعام وشی تیشک بەکارێنین بۆ هەموو جۆرەکانی وێنەگرتن خۆی لە ڕاستیە تیشک تەنها سیتیسکان و ئەشعە و ئەشعەگرێتەوە بەس بەڕاستی ئەمە ئەو وشەی زیاتر بەکارین بۆ هەموو بەشەکانی تر وەکو سۆنەر و MRI ینی ئەوانەش ڕاستیەکەی هەمووی هەر وێنەگرتنە بەس لە تیشک بەکار ناهێنرێت ئەو زاراوەیە ڕاستیەکەی واتە لە ڕووی زانستیەوە MRI تیشک ناگرێت. بەڵێ تیشک ناگرێتەوە نەخێر خۆی جۆرەکانی تیشکەکرێن بە دوو بەشەوە ینی وێنەگرتنەکرێت بە دوو بەشەوە یەکەمیان ئەو جۆرانەیە کە با بڵێن پێوتە ئاینایزیشنی تیاڕوئەیە یاخود بە ئایۆنبوونی تیاڕوئەیە کە زەرمەندە بۆ لەشی ئینسان ئەگەر بە شێوەیەکی زانستی بەکارنێنرێ و بە PPVC بەکارنێنرێ هەروە ئەو جۆرە وێنەگرتنانەی کە وەکو ئەڵتراساون یاخود سۆنەر یاخود MRI
کە بەڕاستی ئاونازیشتنی تا ڕوو نایەت ینی بە ئەیونبوونی تا ڕوو نایەت تا ئێستا دەرنەکەوتوە زەریان بۆ جستەی مرۆڤ ینی هیچ بەحسێ نەکراوە یا خۆ ڕچێت نەکراوە لەسەرەوەی کە ئایا ئەم جۆرە وێنەگرتنانە زەریان هەبێ بۆ لەشی ئینسان. بەڵێ واتە هیچ زیانێکیان پێ ناگەێنێت تا ئێستا ئەوەندەی ڕۆستاوەکو ڕوون بێتەوە زیانی پێ نەگەێنراوە ناگەێنێ بڵێ بەس ئێستا مەسەرەن ئێمە محاولەکەین بۆ قەزی ئێماڕای تا بتوانین سێمانی ئەوڵی بابندوویجانیە بەکار نهێنرێت. ڕاستە تا ئێستا هیچ نەکراوە کە بڵێ زەرری هەیە و زیان بەخشە بۆ کۆرپەلە بەس هەر دۆ باڵین کەمتر بەکاری هێنرێت و حاڵتە ئەگەر پێویست نەبێت. زۆر باشە وەک حساب بۆکردن نەوەک لە داهاتوە زیانێک بدۆزرێتەوە. طبعاً بڵێ خۆی نەکەش ڕاستیکی تۆ بێ کە هەر جۆرێکی وێنەگرتی تشتی و نار بۆ نەخۆشی یا بۆ جێبەجێکرد پێویستی لەگانەی ئۆکێ ئایا تا چ ڕادێک سوود بۆ نەخۆشە ئەگەێنێت وەکوی نەکدانیت وەکو میزانی سوود و زیانەکەی بڵێ ئەگەر سوودەکەی زیاتر بوو لە زیانەکەی یاخود پێویستەکەی کردنەکەی باشتر بوو بۆ ژیانی نەخۆشەکە ئەو کاتۆ هەوڵی جێبەجێ بە دڵنیاییەوە. دکتۆر ئەو تیشکانەی یاخود ئەو وێنەگرتنانی کە زیانی تەندروستیان هەیە چین و زیانەکان چین؟ خۆی زیانەکانی جیاوازە مەسەرەن بۆ نمونای تۆ وەکو عەرزم کردی ئەو جۆرە وێنەگرتنانەی کە بە ئاوێنبوونی تیا ڕوئەیات ئەو جۆرانە زیانە بەخشن بە لەشی ئینسان. وەک چی و چی؟ زیانەکانی خۆی جیاوازە بە شێوەیەکی گشتیە کرێ بە دوو جۆرەوە. جۆری یەکەمیان ئەوەیە کە ڕاستەوخۆ لە ناو ئەو مرۆڤەیە کە تیشکەکە وەرەگرێ لە جستەی ئەوە ڕوئەیە. جۆریکیان ئەوەیە کە لە خۆیان ڕوو نایە بەڵکو لە بۆچەکانی دوای خۆیان ڕوئەیات لە شێوەی با بڵێن وەکو ویراسی گوێزێتەوە چکە زیانەکە بەر ئەو کڕۆمۆسۆماتۆن دیئێنانەیەکەوێت کە دوای لە بۆچەکانی داهاتوە دەرەکەوێت. ئەوانی کە ڕاستەخۆ لە خۆیان دەرەکەون ئەویش دەکرێن بە دوو بەشە بەشێکیان کە ڕاستەخۆ لە کاتی با بڵێن لە کاتی زووە ڕوئەیات مەسەڵەن وشک بوونەوەی پێستە زیانگەیان بە چاو یاخود مەسەڵەن هەر شتێکی کە کاتی فەحسەکەیە بۆ نەخۆشەکە کرێ زیانی پێ ئەگات کە ڕاستەخۆ لە مودەی کورتا ڕوئەیات. جۆری دوو نیشانە کە بە درێژخایانە بۆکو فەرمووت مەسەڵەن لە داهاتووە ئەگەر ڕێژێکی زۆر تیشکی بەرکەوت بێ ئەگەری زیابوونی توش بوون بە نەخۆشەکانی شێپەنجە لەوانەیە زیاب بکات یاخود ئاوی سپی لە چاوە کە ئەمە کە بە شێوەیەکی کۆ بێتەوە چەند ئەو نەخۆشە بەرکەوتی تیشک بێت لە داهاتوە ئەو بەرکەوتەیە کۆ بێتەوە لە چاویا بۆ دروستبوونی ئاوی سپی چەندها جۆری کەش لە نەخۆشی و شت کە ڕوئەیە لەوانە داهاتوە ڕووبە. ڕاستەکەشی ناتوانین بڵێ گرنگی لە ساسە هەیە کە تۆ کەسێت و تیشکی بەرکەوتوش بێت. ئەمە شتێکی زیاتر تیۆری و زیاتر ئەبحاثە سەرکراوە کە بینایە زیاتر لەو کەسانی کە ڕادێشتنیان زۆر بەرکەوتووە لە داهاتوە تووشی وشتانە بوون. خۆشەویستان لام گرنگە کە باسی ئەم جیهازە بکەم هەروەها باسی پێشکەوتنی بواری پزیشکی بکەین کە جاران بۆ دۆزینەوەی دەستنیشانکردنی نەخۆشیەک یا هەندێک جار بۆ زانینی ئەوەی کە ئایا بۆریەکی خوێن گیراوە یاخود نەگیراوە پێویست بووکە نەخۆشەکە نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ یاخود قەستەری بۆ ئەنجام بدرێ. واتە جاران زۆرینەی دەستنیشانکردنەکان ئەرکێکی زیاتر و تێچوویەکی زیاتر و مەترسێکی زیاتری هەبوو بەسەر نەخۆشەکە. بەڵام خۆشبەختانە ئێستا بەهۆی پێشکەوتنی زانستی پزیشکیەوە کۆمەڵە جیهاز بەکاردێ یاخود کۆمەڵە وێنەگرتنی تیشکی بەکاردێن کە لە بری نەشتەرگەری یاخود جێگەی نەشتەرگەری دەستنیشانکردن دەگرێتەوە ئەوەی پێدەوترێت تێراپیوتیک سێرجری. ئێستا ئەم جیهازەی دەیبینن هەندێک نەخۆش هەن کە سیدیسکانیان بۆ ئەنجام دەدرێ مەبەست لە ئەنجامدانی سیتیسکانەکە دەرخستنی تەنها جێگەیەکی شوێنێکی نەخۆشەکەیە بۆ نمونە تەنها دڵی یاخود بۆریەکانی دڵی نەخۆشەکە یاخود تەنها ئەو لولە خوێنانی کە خوێن دەبن بۆ گورچیلەکە ئەویش بە بەکارهێنانی ئەم جیهازە و ئەم مادەی کە بەدەست منەوە دەیبینن. ئەم مادەیە لە ڕێگەی دەکرێتە ئێرەوە ناو جیهازەکە پاشان لە ڕێگەی ئەم سۆندە بچووکەوە پاشان بۆ کانیۆلای نەخۆشەکە دەچێتە دەماری بڵێن لولە خوێنەکانی نەخۆشەکەەوە. پاش ئەوەی مادەکە دەچێتە لولە خوێنەکانی نەخۆشەکەەوە دەچێت بۆ ئەو جێگایی کە مەبەستمانە وێنەی تیشکی بگرین. پاشان بۆ نمونە نەخۆشێک لە بری ئەوەی قەستەری بۆ بکرێت پێویستە بزانین ئایا لولەکانی خوێنی دڵی گیراوە یاخود نەگیراوە تا چەندە باشە بۆ هەر مەبەستێکی دیکە. ئەم دەرمانە لە ڕێگەی کانۆلاوە دەکرێتە نەخۆشەکەەوە پاشان کە سیتیسکانەکەی بۆ ئەنجام دەدرێت تەنها دڵی نەخۆشەکە دەردەکەوێت یاخود ئەو لولە خوێنانەی کە مەبەستمانە بەمەش ڕەنگە بڵێن جێگرەوەی قەستەرەیە تاوەکو قەستەرەیەکی
مەترسیدار بۆ نەخۆشەکە ئەنجام بدرێت تەنها بەم ڕێگایە ئەو جێگەی دڵی نەخۆشەکە یاخود ئەو لە خوێنانەی دڵی نەخۆشەکە کە دەمانەوێت لە وێنەکەدا دەردەکەوێ و بەمەش ڕێگایەکی ئاسانتر و مەترسێکی کەمتری بۆ نەخۆشەکە هەیە. ئەگەر لای هاوڵاتی ڕوون بێ ئەو وێنەگرتنە تیشکیانە یاخود ئەو ئەشیعانە کامانن کە ئەو زیانانەی هەیە جەنابەت باست کرد. زیاتر ئەوانی کە ئەوبوونی تایە وکو سیدیسکان یا ئەشیعی ئاسایی هەر بەڵێ مەسەرەن ئەم جۆر تیشکان ڕاستە کە لە مەجای پزیشکیا بەکاری هەندێ ڕادەیەکی زۆر کەمە. تەنانەت مەسەرەن بۆ نمونە ئێمە نەکرد با بڵێ کە تیشکمان بەرەکەوێت تەنها لە ڕێی پزیشکیەوەیە. جاری وایە تۆ لە ژیانی ڕۆژانی ئاسایی خۆتا کە تۆ ژید ڕۆژانە تۆ بەرکەوتی تیشکە بیت. ئەم تیشکە ئارتیشی خۆرەوە بەرتەکەوێت یاخود هەر لە زەویەوە کە ئەو مادە کیمیاویی بەڵێ کە لە زەویە هەیە کە مادی تیشک بەخشن ئەو تیشکانە لە ڕۆژان تۆ بەرتەکەوێت. یعنی بۆ نمونە تۆ ئینسانێکی مرۆڤێکی ئاسایی لە مدەی ساڵێکە احتیاجی لەوانەیە وکوایە دوو هیچی نەکرد بێ وکوایە دوو وێنەی تیشکی بۆ سڵنگی گرت بێت بۆ نمونە. هەروەها تیشکی خۆریش ئەو هەندێک تیشکەیە کە لە خۆرەوەی بەڵێ ئەو تیشکانەکە کە ئەم تیشکانە زیان بەخشن لەشی ئینسان بە هەمان شێوە وکوایە تۆ تیشکە بەرکەوت بێت. تەنانەت شوێنەکەش بەرزتر بێت بۆ نمونە شاری سلێمانی وابزان 850 مەتر لە ئاسی ڕووی دەریاوە بەرزە زیاتر تیشکە بەرەکەوێت لەوەی کەیەکێک لە شوێنێکی نزمترا بێت. هەروە کاتی سەفەرکردنیش تۆ بە سواری فڕۆکەیە بی لە فڕۆکەیە زیاتر بەرکەوتی و تیشکانە بیت. تەنانەت ینی ئەو باس کراوە کە یەکێک ئەگەر بۆ نمونە 4 ساعت سەفەر بکات لەناو تیارەیە وەکو وایە ئەشیعەیەکی بۆ سڵنگی گرت بێت بۆ سیەکانی گرت ئەشیعەیەکی ڕەشوسپی بەڵێ ئەشیعەیەکی کە پێڵێن باوین تیشکی سڵ ئەمە وەکو وایە ئەوی کرد بێت چکە ئەوە نیە ئین بەرەکەوێت بەرکەوتی تیشکە بێت لەو کاتەیە. زۆر باشە. دکتۆر کۆسار هاوڵاتی هەندێک جار گرفتێکی هەیە لە تێگەشتندا دەڵێ ئەگەر سیتیسکان یاخود ئەشیعە ئەو هەموو زیانەی هەیە کە پزیشکەکان باسیەکەن بۆچی بۆمان ئەنووسرێ کە ئەمە ڕەنگە پەیوەندی بەو هاوکێشەیەوە هەبێت کە جەنابەت باست کرد ئەبێ سوود و زیانی لێک بدرێت. زیانەکەی بڵێ خۆی ڕاستەکەی مەبەستم کەوتم لە مرۆڤ لە ژیانی ڕۆژانە تیشکی بەرەکەوێ لایەکەوە مەبەستم ئەوەش بوو کە ئەم تیشکانەش بەو جۆرە خەتەرنی و سامناک نین. تۆ احتیاجی لە ڕۆژانە تۆ تیشک بەرەکەوێت ئەگەر نەچی بۆ نەخۆشخانەوە ئەگەر با بڵێن ئەشی بۆ نەگیرێ و ئەگەر سیدیسکانیشی بۆ نەکرێت تۆ ڕۆژانە تیشکە بەرەکەوێت. ئەمە نقطەیەک. خاڵی کە ئەوەیە یعنی ئەو تۆ کە تۆ جاری وایە سوودەکەی زیاترە لەو زەرەری کە بەرتەکەوێت. لەبەر ئەوەشە من بەسمەوە دایمەن نەخۆش هەوڵ بات بەبێ ڕێنمایی پزیشک هەوڵ نایە ئەشیع بگرێ هەوڵ نایە سیدیسکان بکات هەوڵ نایە مەسەلەن بەدوای زەخت نەکەرەسە گرتنی ئەشیع لە نەخۆشخانەکانە بڵێ بێ پێویستە بۆ ئەشیعین بۆ بکرێت چکە ئەبێت ئەو پزیشکی ئەو گرفتە پێم وابێ زۆر ڕەنگی داوەتەوە لە نەخۆشخانەکان هەوڵاتی کاتی پزیشکەکەش ئەشیعی بۆ نانووسێ داواکە ئەڵێ هەر بۆم بنووسە. زۆر ڕاستە. وی ڕاستەکەی ئەوەیە بێ ئەو پزیشکە بەڕێزی کە ئینووسێت ئەو لێگانی بووە کە ئایا ئەم تیشکە تا چ ڕادێک بە سوودە بۆم نەخۆشە چ ڕادێ سوودی پێبەخشێ و ئەگاتە ئەو ڕووی زانستی و بگاتە لە زیشانکردنی نەخۆشیەکە ئایا بە سوودە ئەمەشیایە. لەبەرەوە هیوادارم خەڵگەوی نەبکات بەڕاستی لەوە تێبگەن کە ئەم تیشکانە نابێ خۆت هەوڵ بەی دەست بکەوێت یا ئەشیع بگری تا پزیشکی بەڕێز بۆ نەنووسێت. زۆر باشە دکتۆر کۆسار لە ئێستایا بڵین باز لەوە دەکرێت کە زانستی ڕێدیۆلۆژی تیشک و سۆنار گەشتۆتە ئاستێکی وەها پێشکەوتوو کە تازەگەری گرنگی تێدا ئەنجام درراوە. توانی پێمان بڵێ و تازەگەریانە چین و لە چ ڕوویەکەوە سوودی بە بواری پزیشکی گەیاندو. خۆی هەر بەشی تیشک بەعام بەشێکی تازەیە لە چاو بەشەکانی تری پزیشکیە بۆ وەکو جەڕاحایە خۆت وەکو هەناوی یا مناڵان لەمیان تازەترە بۆ نمونە ینی هەر دۆزینەوەی تیشک هەمووی سەڵ چەند ساڵێکە دۆزراوەتەوە. ئەنجا وەرەسەر بەشەکانی تریش کە سیتیسکان و ئێمارای و سۆنەرە هەمووی پزیشکی تازەیە بەڕاستی زانستی تازەیە. ڕۆژ بەڕۆژ ئەم بەشە لە تەتەورایە لە پێشکەوتنایە لە گەشە سندنایە ئەبینی ساڵ بە ساڵ ئەمریکانە گۆڕێن بەرەو باشتر ڕۆن ئەبینی ئەو پرۆسیجەرانی کە جاران کرایسە زۆر ئاسانترەکرێت تەنانەت گەیشتە ئاستەی وێنەگرتنی بۆریەکانی خوێنی دڵ بێ ئەوەی قەسەری بۆ بکرێت یاخود بۆ نمونە لەناوبردنی جۆرەها وەڕەنی شێرپەنجە لەڕێی ئەوەی کە تۆ مەسەرەن
ئەتوانی ئەو ئینتەرڤێشنێکی ناو بۆ خوێنەکان کە خوێنە با بۆی ئیگریت و ئەو لووە لە ناوەبی بێ ئەوی نەخۆشکردن شتەگەریشی بۆ کرێت. چەندین پێشکەوتین تر کە خۆشبەختانە ژمارەی زۆری ئێستا لە وڵاتی ئێمە کرێت. زۆر باشە. ئەوەی ماوەتەوە بڵێم ئایا ئێوە وەک پزیشکانی پسپۆڕی تیشک و سۆنەر گرفتان لەگەڵ هەڵە تێگەشتنی هاوڵاتیانە چییە؟ ڕەنگە لە هەندێک ڕۆوە لەم بوارەدا بە هەڵە تێگەشت بن ئێوە پێویست بکات لێرەوە وەک پەیامێک بۆیان ڕاست بکەنەوە. خۆی بەڕاستی و عەرزم کردی یەکەم شت ئەو مۆزوعی کە نەخۆش زۆر جەخت نەکاتەوە سەرگرتنی تیشک ئەوە یەکەم بەڕاستی زۆر بەسمە. هەروەها زۆر شتی وردەکاری کە هەیە کە نەخۆش لەوانەیە هەڵە تێگەشتن هەیە لە جۆری تیشکان بۆ نمونە نەخۆشیێت ئەڵێت ئەمە سۆنەرێکی ملەوە بکەم دۆکتەرێ بکەم زۆر ئاساییە خانمەکە دوای ئەڵێ جۆری فۆردی جیا ناکاتەوە لە ملەوەن و ئەزانێ سۆنەری ملەوەن یاخود دۆپلەر ئەو فۆردیە کە شێوەی مناڵەکە و جەستەی مناڵەکە و پەنجە و دەموچاولوتی پیشانەیە چەندین وردەکاری وە کە پێم خۆش بوو مەسەرەن لە بواری کە بۆ هەوڵاتیان باسکرێ خۆشە لای من بەڕێزانی تیری تیشکەوە بەڵێ بە دڵنیایەوە کاتێک هەندێک جار پێما بێ هەڵە لە ناونانی سۆنەرەکە کە تۆ ناوی دەنێ سۆنەری ملەوەن هاوڵاتی واتە سەورەکات کە هادوای سۆنەرێک بە ملەوەنی مناڵەکەی ببینێتەوە. بەڵێ خۆی هەر ناوی سۆنەی ملەوەنە بەڕاستی دۆپەرەکە لەوە هاتووە هەر ناوی سۆنەی ملەوەنە بەس بەڕاستی لە ئێمە وا تێگەیشتن هەیە کە ئەم سۆنە ملەوەنە دەموچای مناڵەکە پیشانەیە خۆی ئیلکان فۆردیە یاخود سیدیە کە شێوەی مناڵەکە پیشانەیە. لە کۆتاییدا گرنگە کە پێتان بڵێم وێنەگرتنە تیشکیەکان بە هەموو شێوەکانیەوە سوودی گرنگیان هەیە لە هەمان کاتە زیانی خۆشیان هەیە بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر پێویستە ئێوەی هاوڵاتی ئەو هەڵەیە ڕاست بکەنەوە کاتێ دەچنە نەخۆشخانەیەک یاخود جێگایەک کاتێک پزیشکەکە پێت دەڵێ پێویست بە ئەشیعە ناکە بەڵام ئێوە داوا دەکەن زۆر دەکەن لە پزیشکەکە تاوەکو ئەشیعەتان بۆ بنووسێ ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە چونکە دڵنیا بن ئەگەر لە ڕووی پزیشکیەوە هیچ سوودێکی هەبێ پزیشکەکە لە تۆ باشتر دەزانێەوە بۆ دەنووسێ نە پزیشکەکە بۆ دەگرێت و عەزیەتی پێوە کێشێ و نە زیانەکەی بەردەکەوێت بۆ یاگەر پێویست بە خۆی بۆ دەنووسێ. بەرنامەی تەندروستی ئەم جارەمان کە تایبەت بوو بە وێنەگرتنە تیشکیەکان و ئەشیعەکان کۆتایی هات لەگەڵمان بەردەوام بن لە پاشکۆی بەرنامەکەدا کۆمەڵێک هەڵە تێگەشتنی زۆر باوی پزیشکی کە لە نێو هاوڵاتیاندا ڕەنگی داوەتەوە ڕاست دەکەینەوە. تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بینەرانی خۆشەویستی بەرنامی تەندروستی پاشکۆی ئەمجاری بەرنامەکەمان کۆمەڵێک هەڵە تێگەیشتن یاخود کۆمەڵێک زانیاری هەڵا ڕاست دەکەینەوە بەو هیوایی کە سوودی لێ ببین. سەرەتا سڵایدی یەکەم زانیاری پزیشکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک دەزانن لە ئێستادا هاوڵاتیان ئەوەندەی کە گرنگی بە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەدەن ئەوەندەی کە زانیاری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەردەگرن هێندە لە تیڤ و بەرنامە فەرمیەکان زانیاری وەرناگرن بۆیە پێویستە زۆر ئاگاداری ئەو زانیاریانە بین کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەری دەگرین چونکە زۆرینەی ئەو زانیارە پزیشکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەری دەگرین بەداخەوە بێسەرچاوەن هەروەها ئەو کەسانی بڵاوی دەکەنەوە کەسانی نازانستین یاخود ئەو کەسانن کە لەو ڕووەوە هیچ پسپۆڕێکیان نییە ینی دەبینی تەماشا دەکەی کەسانێک لە ڕووی پزیشکیەوە هیچ پسپۆڕێکیان نییە زانیارێکی پزیشکی بەبێ سەرچاوە لە جێگایەک دەبینن لە پەیجێک لە جێگایەک ڕەنگە هەڵبەسراو بێ بڵاوی دەکەنەوە بە دوای ئەوەدا ڕەنگە لە بەرەوەی پەیجەکە ئاکتیڤی باش بێ یاخود لە ناو خەڵکیدا ناسراو بێ چەندین کەسی دیکە بەداخەوە بە دوایدا شەیری دەکەن ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە زانیاریەکە بگاتە چەندین شوێن و چەندین هاوڵاتی بەهۆی زانیاریەکی هەڵەوە بترسێت. من نمونەیەکم بۆ هێناون ئەم وێنەیە کە دەیبینن وەک خۆی بۆم داناون تاوەکو ببینین بزین چەندە هەڵەیە لێرەدا چی نووسراوە تکای ئاگادار بن ئەم حەپە پاراسیتامۆڵ لە ئێرانەوە بۆ عێراق هێنراوە بۆ کوشتنی کورد و ئەهلی سوننە ژانە سەرشکێنە بەهێزترین ڤایرۆسی سەرەتانی تێدایە و دوایدا چەندین شتی دیکە نووسراوە. بەڕاستی ئەم وێنەیە وەک دەبینن چەندین جار شیر کرابوو بڵاو بووبوویەوە بە تۆڕی کۆمەڵایەتیدا کە بەداخەوە ئەگەر بمانەوێت ئێستا زانیاری هەڵەکانی وێنەیە بڵاو بکەینەوە بڵین ڕاست بکەینەوە زۆری دەوێت. سەرەتا حەپەکە ئەسڵەن پێناچێت هەر ئێرانی بێت پاشان بە هیچ شێوەیەک حەبی پاراسیتامۆڵ پێویست ناکە ئێمە پێی بڵین حەپی ژانە سەرشکێن کە ئەمە لە سلایدەکانی دواتردا باسی دەکەین کە پێویست ناکات ناونان بۆ حەبەکان دەرمانەکان ناوی تایبەتیان لێ بنین چونکە پاراسیتامۆڵ ئازارشکێنێکی باشە هەروەها
تاکەم دەکاتەوە لە چەندین حاڵەتی گرنگدا بۆ پاراستنی ئەو مناڵانەی کە تایان بەرزەبێتەوە تاکەیان دادەبەزێ بۆ ئەوەی گەشتکەلیان نەداواتە پاراسی تامۆڵ ئەگەر ناوی بنێی حەپی ژانە سەرشکێن هەڵەیەکی گەورەیە و بە تەنها بۆ ژانەسەر بەکار نایە. پاشان دەڵێت بەهێزترین ڤایرۆسی سەرەتانی تێدایە کە ئەمەش هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە. سەرەتان یاخود شێرپەنجە هیچ پەیوەندێکی بە ڤایرۆسەوە نیە. لە هیچ جێگایەکی دنیا هیچ کەسێک ناتوانێت کەسێک تووشی شێرپەنجە بکە. تەنان لە پێشکەوتوترین سنتەرەکانی دنیاش شێرپەنجە بیتاقەیەکی زانستی و بۆ دەردەچێت. پرۆسەیەکی زانستی ئالۆزە کە خانەکان تووشی دەبن بە هیچ شێوەیەک بە دەرمانێک یاخود بە ڤایرۆسێک هیچ کەسێک تووشی شێرپەنجە نابێت. هەروەها هەڵەیەکی دیکەی تێدایە کە باز لەوە بڵێن هاوڵاتی وا تێدەکات کە ئەگونجێ دەرمانێک لە وڵاتێکەوە بە شێوەیەک بۆمان بێ نەخۆشەی کوشندەمان توش بکە. ئێمە باز لە کوالیتی کۆنتترۆل و باز لە ئەو دەرمانانە ناکەین کە دێتە وڵات، بەڵام ئەبێ ئەمە بزانین کە ئەم زانیاریانە هەڵەن و هیچ زەرمانێک ڕاستەوخۆ تووشی نەخۆشێکی کوشندە یاخود سەرەتانت ناکات ببوون شێرپەنجە، چونکە شێرپەنجە پرۆسەیەکی ئالۆزی زانستی و هیچ پەیوەندی بە بڵێن ڤایرۆسەوە نییە. بۆیە خۆشەویستان زۆر ئاگادار بین کە لە فەیسبوک یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکانی دیکەوە ئەم زانیارانە کە وەردەگرین ئاگادار بین، ئەبێ کەسانی پرۆفیشناڵ کەسانێک لە ڕووی پزیشکیەوە پسپۆریان هەبێ بڵاوی بکەنەوە، هەروەها سەرچاوەیەکی ئەوتۆی تێدا بێت. دەچینە سڵایدی دواتر. کاریگەری دەرمانەکان لەسەر گەدا. لێرەشدا هەندێک لە هاوڵاتیان هەڵە تێگەشتێکی گەورەیان هەیە. پێیان وایە ئەو دەرمانانەی کە ئێمە بەکاری دەهێنین بۆ نەخۆشیەکان ئەگەر بە شێوەی حەپ یاخود خەپلە بێ زیانێکی زۆر بە گەدە دەگەیەنێت، چونکە پێیان وایە لەبەرەوەی حەپ ڕقە پێکهاتەکەی ڕقە کە دەچێتە گەدەوە گەدە ئازار دەدات. ئێستاش هەندێک لە هاوڵاتیان پێیان وایە کە ئەگەر دەرمانەکان بە شێوەی شروب بێ وەک دەڵێ لەبەرەوەی شروب پێکهاتەکەی شلە ئەوە ئازاری بۆ گەدەنی یاخود ئەگەر بە دەرزی بێ هیچ زیانێک بە گەدە ناگەێنێت، چونکە بە گەدەدا تێپەڕ نابێت. بەڵام لە ڕووی زانستیەوە ئەمە بە جۆرێکی دیکەیە. وەک دەبینن چەند شێوەیەکی زۆر لە دەرمانمان هەیە. دەرمانمان هەیە بە شێوەی حەب، بە شێوەی کەپسول یاخود خواردنەوەی شروب، دەرزی، شاب و چەندین جۆری دیکە دەرمانمان هەیە، هەروەها بە شێوەی تۆز. هەموو ئەم شێوە دەرمانانە هەریەکەیان بڵێن ڕێگای تایبەتی خۆی هەیە بۆ وەرگرتن و سوودی خۆی هەیە. ئەوەی ئەمەوێت لێرەدا ڕاستی بکەمەوە بۆ ئێوەی هاوڵاتی کاتێ دەوترێت کەسێک گەدەی باش نییە پێویستە وریا بێ لە بەکارهێنانی دەرمان، مەبەست لەوە نییە کە تەنها حەب زیان بە گەدەی دەگەێنێ، نەخێر. بە پێی جۆری ئەو دەرمانەیە کە لە دەرمانەکەی تۆدایە، واتە ئەو ئەکتیڤ ئینگریدیەنت، واتە ئەو مادە سەرەکیەی کە لە دەرمانەکەی تۆدایە ئایا چییە؟ ئەمەیە دیاری دەکا ئایا دەرمانەکە بۆ گەدەی تۆ زیان بەخشە یاخود ناڕەحەتی دەکات یاخود نا. ڕەنگە هەندێک حەبمان هەبێ کە لەسەر گەدە هیچ زیانێکی نەبێ، واتە دە حەب لەو حەپە بەکاربهێنی بەقەدەر یەک دەرزی زیانی بۆ گەدەت نەبێ. نەخێر خۆشەویستان، زیانی دەرمانەکان یاخود کاریگەری دەرمانەکان لەسەر گەدە پەیوەندی بە شێوەی دەرمانەکەەوە نییە، پەیوەندی بە خودی دەرمانەکەەوە هەیە. ئایا دەرمانەکە چییە؟ بۆ نمونە هەندێک دەرمانمان هەن پێیان دەوترێ ئێنسەید یاخود ڤۆڵتارینە، پرۆفینە، ئەمانە کۆمەڵە دەرمانی ئازار و ئیلتیهابی بەهێزن. ئەم دەرمانانە لەسەر گەدە قورسن، جا ئەگەر بە شێوەی حەب بێ، بە شێوەی شروب بێ، بە شێوەی دەرزی بێ فەرق ناکا و لەسەر گەدە قورسن. واتە پێویست ناکە هاوڵاتی کاتێک گەدەی باش نییە بۆ دەرمان داوای ئەوە بکات دەرمانەکەی بە شێوەی شروب یا دەرزی بێت، چونکە هەندێک کات خودی دەرمانەکە گرنگە و پێویستە بزانین کە هەندێک کات ئەو کەسانی کە لە ڕووی گەدەیان گرفتێکی هەیە خودت برینیان هەیە ئەسڵەن حەپیان بۆ دەنووسێ، حەپی ئۆمیپرازۆڵ یاکوت حەبەکانی دیکە کە بۆ گەدە بەکاردێ حەپن، بەڵام بۆ گەدە باشن و برینی گەدە چاک دەکەنەوە یاخود دەی پارێزن. دەچینە سڵایدی دواتر. خزمەتگوزاریەکان لە نەخۆشخانە حکومیەکان. لێرەشدا هەڵە تێگەشتێکی گەورە هەیە کە پێویستە ڕاستی بکەینەوە. ڕاستە ئێمە لێرەدا ناڵێن کە بڵێن لەو نەخۆشخانە حکومیانی کە لە کوردستان هەن خزمەتگوزاریەکی تەواو و پێرفێکت و لە 100%
بە دروستی و بە زانستی و بە خزمەتێکی بێوێنەوە پێشکەش دەکرێت. ئێمە دەزانین لە کوردستان ڕەنگە لە زۆر سێکتەرەوە نەکرد تەندروستی بەشی خۆی کەم تەرخەمی یاخود کەم و کورتی هەبێ. بەڵام ئەوەی دەمەوێت من ئێستا بۆتانی ڕاست بکەمەوە بریتە لە چی؟ بریتە لەوەی کە لە نەخۆشخانە حکومیەکان ئەوەی کە دەنگ دەداتەوە بەداخەوە بریتە لە هەندێک جار کەم تەرخەمیە کەم و کوڕیەک ڕوو دەدات و ڕەنگە کەم و کوڕی یاخود کەم تەرخەمیش نەبێت بەڵام بە لێکدانەوە و بە تێگەشتنی هاوڵاتیان کەم و کورتی و کەم تەرخەمی بێ ئەمە دەنگدانەوەیەکی زۆر دەداتەوە لای هاوڵاتیان وا دەکێتە پێشچاویان کە کەرتی تەندروستی لە وڵاتی ئێمە وەزارەتی تەندروستی کەم تەرخەمە بەڕێوەبەرایەتی تەندروستی ئەو شارە کەم تەرخەمە یاخود نەخۆشخانە حکومیەکان هیچ خزمەت گوزاریەکی تەندروستیان تێدانە کە ئەمە هەڵە تێگەشتنێکی زۆر بڵێن بێویژدانانەیە لە کەرتی تەندروستی. وەک دەبینن چیم بۆ نووسیون زۆرینەی خزمەت گوزاری تەندروستیەکان نابینرێن بەڵێ ئێستاوەتان بۆ ڕوون دەکەمەوە بەڵام کاتێک کەم و کورتێک یاخود کەم تەرخەمیەک دەبێ دەنگ دەداتەوە هەروەها لێکدانەوەی هاوڵاتیان بۆ ڕوودا و حاڵەتە تەندروستیەکان نادروستە کە ئەمەش پەیوەندی بە ئاستی هۆشیاری تەندروستی هاونیشتیمانیانەوە هەیە. بۆ نمونە ئێستا حەپی ئەمۆکسیلین هاوڵاتیان بە ئەمۆکسیلین ئەیناسێنن بەڵام خۆی ئەمۆکسیسیلینە ئەمە ئەنتیبایۆتیکە دەرمانی دژە بەکتریایە لە نێو هاوڵاتیاندا ئەم کەپسولە بە حەپی قوڕگێشە ناسراوە یاخود پاراسیتامۆڵ وەگوتم بە حەپی سەرئێشە ناسراوە هەندێک دەرزی دیکادرۆن بە دەرزی پەتا ناسراوە ئەمانە هەڵەیەکی زۆر گەورەیە هیچ دەرمانێک ناوی نەخۆشیێکی پێوە نییە بەڵکو دەرمانەکان کار دەکەن واتە کۆمەڵی فرمانیان هەیە بۆ نمونە حەپی پاراسیتامۆڵ ئازار دەشکێنێ و تاکەم دەکاتەوە واتە پەینکیلەرە لەگەڵ ئەنتیپایرێتیک کە ئەمە ئەتوانین بڵێن بیز نەخۆشی ئێستا بە نمونە بهێنمەوە بۆی بەکاردێ نەک هەر سەر ئێشە جاری وایە سکێشەیە جاری وایە قاج ئێشەیە دەست ئێشەیە تایەکی بەرزە حاڵەتی پەتا زیاد لە بیز نەخۆشی دەتوانی بە نمونە بهێنیتەوە کە حەپی پاراسیتۆڵ بۆی بەکاردێ بۆیە پێویست ناکە بەناو حەپەکان یاخود دەرزیەکان ناو بنین ئەمە حەپی سەر ئێشە یاخود ئەمە حەپی قۆڵۆنە یاخود ئەو حەپەی کە پێ دەوترێ حەپی قۆڵۆن چەندین ئیشی دیکە دەکات لە چەندین نەخۆشی دیکەدا بەکاردێ بەڵام کاتێک ناو دەنرێ زیانەکەی لە چیدایە نەخۆشێک دێتە لای من دەرمانێکی بۆ دەنووسم ئەم دەرمانە لە ناو خەڵکیدا بە حەپی قۆڵۆن ناسراوە بەڵام لە ڕاستیدا چەندین ئیشی دیکە دەکات بۆ نمونە بۆری میز فراوان دەکات ئەگەر کەسێ بەردێکی هەبێ ئەمەلی ئەوەی تێدا بێ بەردەکەدا بنێ بۆ یەکە فراوان دەکا بۆەوەی بەردەکە بێتە خوارەوە لەگەڵ ئاودا لەگەڵ میزا بڕاتە دەرەوە کاتی ئەم حەپەی بۆ دەنووسی دەگەڕێتەوە لە دکتۆر من بەردی گورچی لەم هەیە تۆ حەپی قۆڵۆنت بۆ نووسیوم هەڵەکە لێرەدا چییە؟ حەپەکە هەڵە نییە حەپەکە بە هەمان شێوە بۆ ئەو حاڵەتەش بەکاردێت چونکە وەک بتمان حەپەکان چەندین ئیش دەکەن بۆ چەندین حاڵەت بەکاردێن بەڵام لەناو خەڵکیدا دەوتری ئەمە حەپی قۆڵۆنە یعنی بڕواکەن من بۆ نمونە حەپی پاراسیتۆڵم بۆ ئازارێکی ئاسایی بۆ منداڵ نووسی وە قاچی ئازاری هەبوو یاخود دەسی هاتووەتەوە ئەڵێ دکتۆر منداڵێکی بمە 12 ساڵان یاخود 14 ساڵان هاتووەتەوە ئەڵێ تۆ حەپی سەر ئێشت بۆ نووسیوین مناڵەکەمان قاچی ئێشەکە لەبەرەوەی وا تێگەشتووە کە پاراسیتۆڵ تەنها ئازاری سەر دەشکێنێ ئازارەکانی دیکە ناشکێنێ پاشکۆی تەندروستی ئەم جارەمان کۆتایی هات بەو هیوایی کە هەموو ئەم هەڵانەی کە لێرەدا ڕاستمان کردەوە سوودی بە ئێوەی خۆشەویست گەیاندبێ تا بەرنامەیەکی دیکە بەخواتان سپەرین تەندروست